ئێوارەی دوێنێ ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لە سەرداوای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دانیشتنێکی ناسایی لەبارەی ئێرانەوە ئەنجامدا. لە دانیشتنەکەدا هەریەکە لە چین و رووسیا و فەڕەنسا و چەند ئەندامێکی تری نەتەوە یەکگرتووەکان ڕەتیان کردەوە ئاڵۆزیەکانی ئێران مەترسی بن بۆ سەر ئاسایشی نێودەوڵەتی. دووپاتیشیان کردەوە هیچ پاساوێک نییە بۆ دانیشتنی ئەنجومەنی ئاسایش لەو بارەیەوە. نیکی هالی نوێنەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان لە وتەیەکدا لە بەردەم ئەندامانی ئەنجومەنی ئاسایش هۆشداریدا بەرپرسانی ئێران سەبارەت بە سەرکوتکردنی خۆپیشاندانەکان و ڕایگەیاند جیهان چاودێری کاردانەوەکانی تاران دەکات بەرامبەر خۆپیشاندەران. وتیشی ئەمریکا پشتیوانی ئەوانە دەکات کە داوای ئازادی و ژیانێکی باشتر دەکەن لە ئێران. لای خۆیەوە نوێنەری فەڕەنسا لە نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیاند خۆپیشاندانەکانی ئێران مەترسینین بۆ سەرئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی. دووپاتیشی کردەوە کە گۆڕانکاریەکانی ئێران پێویستە لە ناوخۆیە وڵاتەوە سەر هەڵبدەن نەوەک لە دەرەوە ئاراستە بکرێن. لەلایەکی دیکەوە نوێنەری رووسیا دانیشتنەکەی ئەنجومەنی ئاسایشی بە هەوڵێکی شکست خواردوو بۆ پەکخستنی ڕێکەوتنە ئەتۆمیەکەی نێوان ئێران و وڵاتانی خۆراوە وەسف کرد و ڕایگەیاند ناڕەزایەتیەکانی ئێران هەڕەشەنین بۆ سەر ئاسایشی جیهان. لە بەرامبەردا عەلی خۆشڕۆ نوێنەری ئێران لە نەتەوە یەکگرتووەکان لە وتەیەکدا ئاماژەی بەوە کرد ئەمریکا سنوورەکانی خۆی بەزاندووە و تارانیش دڵنیایە لەوەی خۆپیشاندانەکان لە دەرەوە ئێرانەوە ئاراستەکراون. وتیشی ئەمریکا سیاسەتێکی دووفاقی سەبارەت بە ئێران پەیڕەو دەکات چونکە لە کاتێکدا ساڵانە لە ناوخۆی ئەمریکا چەندین خۆپیشاندانی هێمنانە سەرکوت دەکرێن کەچی ئیدارەی ترامپ دەوێت دۆخی ئێران بە مەترسی بۆ سەر ئاسایشی نێودەوڵەتی وێنە بکات. هاوکات محەممەد جەواز زەریف وەزیری دەرەوەی ئێران دانیشتنەکەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لەبارەی وڵاتەکەیەوە بە شکستێکی تری ئەمریکا ناو بردو ئاماژەی بەوە کرد سەرنەکەوتنی هەوڵەکانی ئەمریکا لەبارەی بەلاڕێدابردنی خۆپیشاندانەکانی ئێرانەوە شکستێکی تری وەزارەتی دەرەوە و ئیدارەکەی ترامپە سەبارەت بە ئێران. خۆپیشاندانەکانی ئێران لە چەند ڕۆژی ڕابردوودا لە تارانی پایتەخت و چەند شارێکی دیکەی وڵاتەوە بەهۆی خراپی گوزەران و سیاسەتە دەرەکیەکانی تارانەوە سەری هەڵدا و 24 کوژرا و دەیان برینداری لێکەوتەوە. لە بەرامبەردا لە زۆرێک لە شارەکانی ئێران خۆپیشاندانی پێچەوانە بۆ پشتیوانی لە حکوومەتی ئەو وڵاتە بەڕێوە چوون.